بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم. ئەم شەو لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی وێنە گەورەکە. ئەڵقەی ئەم جارەی وێنە گەورەکە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک جیاوازە، ئەویش قسەکردنە بە شێوەیەکی ڕەها لەسەر ڕۆڵ و پێگەی ژنان لە کایی سیاسی لە هەرێمی کوردستان و بەشداری ژنان لە جیاوازەکان، ئەوەی پەیوەستە بە پرسە سیاسیەکانەوە، ئەوەی پەیوەستە بە پرسە چارەنووسازەکانەوە، ئەوشی پەیوەستە بە ڕۆڵیان لە ناو پارتە سیاسیەکانی خۆیان، چ لە ناو پارتی سیاسی بێت لە دەرەوەی پارتە سیاسیەکان، بۆی بە شێوەیەک لە شێوەکان وەکو ژنانی دنیا بتوانن کاریگەریەک دابنێن. قسە زۆرە لەسەر ڕۆڵی ژنان، هەندێک ئەڵێت کە ڕێگەیان پێنادرێ بۆی بێنە پێشەوە کارەکانی خۆیان بکەن و ڕۆڵیان هەبێ، و ڕایەکی شەیە ئەڵێت نەخێر ڕێگەیان پێدراوە و ئازادی کارکردنیشیان هەیە، بەڵام خۆیان نەیانویستووە یان نایانەوێ بێنە پێشەوە ڕۆڵیان هەبێت. وەلایەنێکی تری گفتوگۆی ئەم شەویشمان قسەکردنە لەسەرەوەی هەندێک جار ژنان بە شێوەیەک لە شێوەکان ناچارن خۆیان بدزنەوە لە قسەکردن لەسەر کۆمەڵێک پرس لە ترسی ناوزڕاندن و تەشیرکردن پێیان و بە شێوەیەک لە شێوەکان تۆمەت بەخشینەوە کە ژنان قوربانیەکی گەورن لە هەرێمی کوردستان. لەم بوارەیە ئەمە ڕەئی نییە، ئەمە حەقیقەتێکە بوونیە لە دوای ڕاپەڕینەوە، بە تایبەت ئێستا کە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئاستێکی بەرچاو لە زیادبووندایە بە شێوەیەکی ڕۆژانە. مەبەستمە لەم بەرنامەیە قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەم، من زیاتر ناڵێم لە پێشەکێکە بۆ ئەوەی کاتەکە ئیستیغلال بکەین بۆ گفتوگۆکان. بەر لەوەی بچمە لای میوانەکانم ئەمەوێت ئەوەش بڵێم کە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە تەواوی بینەران و هەموو هاوڵاتیەکی کورد ئەەکەم لە هەر جێگەیەکی دنیا بێت. ئینشاءڵڵا ئەم جەژنە بێتە هۆی ئەوەی کە لایەنەکان پێک بێنەوە و خێر و خۆشیش بۆ کوردستان بێنێت. سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە من لە دەستە ڕاستەوە خاتو حەیات مەجید پەرخی، پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، زۆر بەخێر بێن، و هەروەها دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل، ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی، ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. هەروەها خاتو ناسک تۆفیق، ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. ئەمەوێ هەر لە جەنابتەوە دەست پێ بکەم. خاتو ناسک، دیارە دەرفەت کەم هەبووە کە سێ خاتون لە بەرنمەیەکە قسە لەسەر دۆخی خۆیان بکەن. هەمیشەیان بانکراون بۆ بەرنمەیەکیان هەر حزوریان نەبووە یان حزوریشیان نەبوو بێت بە زۆر احتیمامیان پێ نەدراوە. ئێمە بەمەبەست لە ئەم بەرنمەیەمان کردووە بۆی قسە لەسەر ئەم خەمە بکەین و وەکو خەبێک لێی بڕوانین. هەستەکەی بوونی ژنان لە کاری سیاسی بوونێکە جێگەی دڵخۆشی و لە ئاستی چاوەڕوانی ئێوە و تەواوی ئەو کەسانێک کە چاوەڕوانیان لە ژنان و ئافرەتان هەیە. منای خۆی گەورە مێرەبان، سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی K24 و دەرفەتێکە بۆی منیش جەژنە پیرۆزە لە تەواوی موسڵمانانی جیهان بکەم و لە کوردستان بە تایبەتی و ئومێدەوارم ئەم جەژنە بێتەمایی دڵخۆشی بۆ خاوڵاتیانی ئەم کوردستانە بەژمێنێتە. ئەوەی من حەزەکەم ئیشارەتی پێ بەم پێشی بچینە ناو تەفاسیلی بابەتەکەوەیە کە ئێستا هەربوونی ژن لە ناو پێگە سیاسیەکانە یاخود با بڵێن کارکردنی ژنان و کوسەرکردەیەکی سیاسی شەرت نیە تەنها لە ناو ئەحزابەکانە بێ، بەڵکو ئەگەر لە پۆستێکی باڵای حکومیە بێ یاخود سەرۆکایەتی و ئیش بکە لە ناو ڕێکخراوێکی دیارە یاخود پۆستێکی ناو حکوومەت و دام و دەستگا حکومیەکان، هەمووی هەریەکی لەمانە دوجار ئەبێتە سەرکردەیەکی ژنان لە بوارە جیاجیەکانە. من پێم وایە بوونی ژن خۆی لە خۆیان لەم پۆستە باڵایانە، چ لە ناو حیزبە سیاسیەکانە، چ لە ناو ڕێکخراوەکانە، چ لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە، چەند خاڵێکی ئیجابی زۆر گەورەی بەخشیوە بە کۆمەلگا و بە خودی ژنان. لەو خاڵانە یەکەم هەربوونی ژن خۆی ڕوبەڕووبوونەوەی ئەو ئایدیا پیاوسالارەیە کە هەمیشە ژنی لە بازنەی مێینەبوو ناسیر کردووە، کە کاتێک تۆ ئەچیتە ناو ئەم کایە و دەرەکەوی لە سیاست و لە هەموو کایەکانی ترا، ژن لە کایە مێینەکە لە بازنە مێینەکە دەرەێنی بۆ بازنەی فراوانی مرۆڤ بوون. ئەمە خاڵێکی گەورە. خاڵێکی تر بوونی ژنان لەم پێگانە سەقفی تموحی ژنانی بەرز کردەوە. ساڵانی زوو سەقفی تموحی ژنان لە پۆستە میهانیەکان بوو. مەسەرەن کچە ئەو پەڕی بیری بکردایەتەوە، بیری لەوە کردەوە مهندیسە بێ، بیری لەوە کردەوە دکتۆرە بێ، دەرەجەیەکی بەرز بێنێ. بەڵام ئێستا بەهۆی ئەو یاسا و دەستورانی کە ڕێگەی دا بە کۆتە و ژنانی هێنایە ناو پەرلەمان و هەروەها حیزبە سیاسیەکان ژنان چوونەتە ناو مەکتەب سیاسی و سەرکردایەتی و هەروەها لەبەرەوەی قسەیەکی زۆر ژن کە چوێ پەرلەمان چۆنە بێ حکوومەتیانە بێ هەرچەند ڕێژەکەی کەمە
کەواتە سەقفی تمۆحی عامی مێینە عامی کچان و عامی ژنانت بەرز کردەوە بۆ ئەوەی ئەمجارە بیرکاتەوەی وەزیرێ بێ بیرکاتەوەی پەرلەمانتارێ بێ بیرکاتەوەی کادرێکی سیاسی حیزبی بێ ئەمەش خاڵێکی تری زۆر ئیجابیە خاڵێکی تری ئیجابی ئەوەیە کە کاتێ ژن هاتە ناوکایی سیاسی ئەکید دەرفەتێکی بۆ ڕەخسا کە لە بواری سیاسیا قسە بکە کە جاران زۆرترین ئەو کایانەی کە ئەدرا بەژن بۆ قسەکردن لەسەری زیاتر بوارە کۆمەڵایەتیەکان بوو یعنی زیاتری ئەو بوارانی کە ژنان قسەیان تیا کرد ئەگەر قسەیان کردایە لە ڕوپەڕی ڕۆژنامە و یاخود لە کەناڵەکانی ڕاگەاندنە زۆرتر لە بواری کۆمەڵایەتیا بۆ یاخود لە بواری پەروەردەییا بووە بەڵام ئێستا ژنان دەرەکەون قسە لە بواری سیاسەتاکەن لە بواری قانونە ئەکەن حزورەکە بەرچاو جێگەی دڵخۆشیە من ئەمەوێت یعنی لە ئیجابیاتەکانەوە دەست پێ بکەم دواتر یەمە سەر ئەو نەقسانەی کە ئێستا پێگەی ژن هەیەی لە ناو کوردستانە خاڵێکی ترکە هەیە ئەوەیە کە ئەم دەرکەوتن و ئەم بوونی ژنانە لەم مەواقعە سیاسی و حکومیانە بۆ تەمایی ئەوەی کە ئەو کەلتورە کەڵەکەبووی کە چەند ساڵە ئێمەی ژنان و پیاوان بە دەرەجەکەم ژنان دروستمان کردووە بۆ تێڕوانین بۆ ژن کە ژن وەکو کاڵایەک سیرکرێ زیاتر لەوەی وەکو کادرێکی سیاسی و اقتصادی و میهەنی و زانکۆی ئەکادمی سیرکرێ ئەوەش ڕێیوەتۆ لە ناو خەڵکە بەڵام هەموو ئەم خاڵانی کە من باسم کرد ئەکرێ لە پاڵیا بڵین ئەکرا زۆر لەمە زیاتر شەوتێکی زۆر من دێمەوەلات بۆی دوای قسە لەسەر کەمتەر خەمیەکان خۆسپ و بەربەستەکانیش پێ سوپاس دەکەم حیات خان بێمە لای جەنابتان ئێوە پەرلەمانتاری پارتێکی هەرێمی کوردستانن لە پەرلەمان حزورتان هەیە هەرچەندە لە ئێستادا پەرلەمان پەخرا و ئیشەکانتان ناکەن بەڵام ئێمە لەسەر ئەمەیان قسە ناکەین لەسەر ئەوە قساکەین بوونی ئێوە لە پێگەی سیاستکردندا بوونیە کە خۆتان لێی ڕازین توانیوتانە ڕۆڵتان هەبێ بە ناوی خی گەورە سڵاو لە هەموو لایەک جژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی جیهان و لە پێشمەرگە قارەمانەکان و خانەوادەی شەیدان پیرۆز ئەەکەم هەڵبەتە پرسیارەکەی بەڕێزت پرسیارێکی دروستە لەسەر ئەوەی کە ئێمە تا چەند لە ئەدای خۆمان ڕازین ئەگەر مەبەستت پەرلەمانتاری یاخود بە ئەمەکای سیاستکردن پەرلەمانی سیاستکردن بەڵێ هەڵبەتە بەشداریکردنی ئافرەت لە کای سیاسیا لە ئێستاە ڕژەیەکی تا ڕادەیەک بەرچاو هەرچەند لە تەموحی ئافرەتانی ئێمانی ئەو نیسبەیە نییە کە ئێمە چۆن ئەڵێ تەواو پێی دڵخۆش بین تەموحی زیاترمانێ بەڵام لەگەڵ ئەوەشە لە ئێستایا نیسبەیەکی باش بەرچاو لە سەرکردایەتی حیزبەکانە هەیە لە پەرلەمانە بە پێی یاسا لە ساسی پەرلەمانی کوردستان ئافرەتە هەرچەند لە حکوومەتە بەداخەوە ئەو تەموحەمان تا ڕادەیەکی زۆر جێگیر نەکراوە کە نیسبەیەکی کەممان لە ناوەندی بڕیاری حکوومەتە هەیە یعنی بزاد وەزارەتەکان کەمترین وەزارەت یەک وەزیری ئافرەتمان هەیە یعنی هەتا لە تایبەتیەکانیشا من نسبەم لەلایە ئەگەر دواتر دەرفەت هەبوو نیسبەکانیش ئەخەمە ڕووکە نیسبەیەکی زۆر کەم ئافرەتمان هەیە لە پۆستە باڵاکانە هەموو کاتوتومە یعنی ئێستا جارێکی تر تکراریەکەمەوە ئافرەت لە کۆمەلگای ئێمە ئافرەتێکی مشارکە ئافرەتێکی بەشدارە یعنی ئافرەتێک ئێمە ئافرەتێکمانەوە کە خاوەنی قەرار بێ ڕاستە بەشداریکردنی ئافرەت لە هەموو کایەکانە بۆ هەموو لایەکمان دڵخۆشکەرە کرانەوەی کۆمەلگامان بەو جۆرە بۆ هەموو لایەکمان دڵخۆشکەرە و ئیجابیە و چۆن ئەڵێ زۆر بە گەشتبینی ئەڕوانینە ئەو وەزع بەڵام ئەوەی زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە لە ناوەندی بڕیارە ئافرەتمانە بێ خاوەنی بڕیار بێت خاوەنی بڕیار بێ با من هەر باسێکی پەرلەمانی کوردستانێ بۆ بکەم کە ناوەندێکی باڵای یاسادانانە یعنی ئافرەتانێکی زۆر ئێستا لە پەرلەمانی کوردستانە هەن کە نیسبەی لە سا 34 ئافرەت لەم دەورەی پەرلەمانە وجودیانەیە و لە سەرۆکایەتی لیژنەکانیش دەوری گرنگ و کاریگەریان بینیوە بەڵام ئێمە کۆمەڵێک ئافرەت سەرەخین پێویستە و ئافرەتانی کە سەری ئەخین بتوانن چۆن ئەڵێ بە عەقڵێکی زۆر کراوە ئایا لە پەرلەمان بێت لە حکوومەتا بێت وەڵام یەک پرسیارم بێتەوە دوایەوە من پرسیارێکی ڕاستەوخۆمەیە دوایەوە پارتە سیاسیەکان سەرکەوتوو بوون لە هەڵبژاردننی لە کاندیدکردنی ئەو ژنانەی ئەو ئافرەتانەی کە شایستەی ئەوەن بچنە پەرلەمان
ئەتوانم بڵم بڵێ تا ڕادەیەک سەرکەوتنیەکان زیاترە وەک لە شکستەکە چونکە من ویستم باسی ئەو نقطەیە بکەم لەناو پەرلەمانی کوردستانە 34 ئافرەتی تایە جاری وهەیە پرسێکی زۆر حساس هاتووەتە پێشەوە کە تایبەت بووە بە قەزەی ئافرەت بەداخەوە هەندێک لە ئافرەتەکان لەگەڵیان نەبووە کە پێویستە ئافرەتانێک بنێرێتە ئەو شوێنانە کە پرسی ئافرەت بەلایەوە ئەولەویەت بێت یعنی ئیشی لەسەر بکە هەر بۆ نمونە مەسەلەی ڕژنووستی دەستوری هەرێمی کوردستان کاتێک بۆ خۆم پێشنیارم کرد ینی پێشنیارم کرد کە نسبەی ئافرەت لەو گروپەیە هەبن کە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان خەریکی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانە بن طبعا ئافرەت دەبوو لە ناو پەرلەمانە دەنگی بەوە نەیان نسبەی ئافرەتی تیا بێت بەداخەوە یعنی بەڕاستی ئەوە شۆک بوو بۆ من بۆ یا لە تێنەگەشتنی ئەوە شۆک بوو تێگەشتن بێت تێنەگەشتن بێت چونکە مەوزوعێکە پەیوەندی بە ئافرەتەوەیە پێویستە لەگەڵ یابێ دیارە هەبوونی نسبەی ئافرەت لە لیژنێکی وایە بەرنامەیە ئەکەین بەڵێ گرنگە کە مەبەستمە تەرکیزم لایەوە گوێم لە تۆ بێ بەڵام کەبیری شەکەمەوە لە پاڵەوەەوە 6 نمونەم لە پێشچاوە دوای ئەوەی لە پەرلەمان نەماوە من هەر نازام لە کوێژی باسی ژنانەکەم ڕاستە ئەوە پەیوەندی بە خۆیانەوەی لەوانەیە کەسێک بڵێ وەکو نازانم ڕێز وەکو کاسبیەک وەکو مۆزەفێک ئەو 4 ساڵە لە پەرلەمان بۆ ئێستا نازانم لەکوێیە مەبەستمانە قسەیان لەگەڵکەین بیانێنین بۆ بەرنامە حزوریانە بێ ئەو بۆ 4 ساڵ دەنگی خەڵکی وەرنەگرتووە بۆ ئەوە دەنگی خەڵکی وەرگرتووە کە بە بەردەوام نوێنەریان بێ بەڵام نەماون لە اینەکە ئەی ئەمە چییە ئەوە ئەکەوێتەوە سەر تموحی شخصەکان هەیە تموحی زیاتری هەیە پەرلەمانتار بووە دواتر ئەندامی سەرکردایەتی ئەندامی مەکتەبی سیاسیە تموحێکی زۆر گەورەتری هەبوو ئیشی بۆ کردووە هەشتا تەنیا تموحی ئەوەیە ئەو 4 ساڵە تەواو بکات بچێ دابنیشە یاخود تەقاعود بێ هەیە ئەوە هەیە تموحی هەیە و هەیە نیە تێمە شتێکی زۆر نۆرماڵە بەڵام بەپێی تموحەکان و بەپێی شخصەکان ئەگۆڕی زۆر سپاس دەکەم بێگومان دێمەوە لات دکتۆرە ئیبتیسام جەنابتان خانمێکم لە ناو ناوەندێکی باڵای ئەکادیمین کە زانکۆیە و زانکۆی سلێمانیە جگە لەوە پۆستان هەیە کە هەر لە سەرۆکایەتی بەشی ڕاگەیاندنەوە تا بگا بەوەی کە ئێستا ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی تۆ وەکو ئەکادیمیەک ڕازید لە ئەدای ژن لە سیاستکردن لە هەرێمی کوردستان لە بەشداری سیاسی لە بەشداری سیاسی بەڵێ هەڵبەتە بەشداری سیاسی لە کورتترین پێناسەیە ئەتوانین بڵین بەشداری هاوڵاتیانە لە ئەوەی کە ڕەئی هەبێت لەسەر لە ناوەندی بڕیاری سیاسیە لە ئیداریە لە هەموو پێگەکانی ناو کۆمەلگایە ئەمە بۆ خۆی هێمایەکە ئاماژەیەکە بۆی کە تۆ لە کۆمەلگایەکی دیموکراسیایت کە تۆ بەشداری هاوڵاتی دەبووی ینی کۆمەلگایەکی دیموکراسی بەڵام بوونی ژن یاخود مشارەکەی سیاسی ژن بەشداری سیاسی ژن لە هەر سیستمێکی کۆمەڵایەتە لە هەر دەوڵەتێکە ئەوە پێوەرێکە بۆی ئەو دەوڵەتە تا چەند پێشکەوتووە تا چەندێتەوە ئێمە بۆچی مەسەرەن ئەڵێن دەوڵەتی ویلایەتی متحیدەی ئەمریکی و بریتانی و ئەمانە دەوڵەتی پێشکەوتون ئەبینی لە دوو خولی زۆر دوو ئافرەتی زۆر بە توانا سیاسەتی خارجی ئەمریکیان بەڕێوە برد ئەمە دەلالە لە توانای و قدرەتی سیستمە سیاسیەکە ئەکا کە سیستمێکی تا چەند دیموکراتیە بتوانێت ژنێک سیاسەتی وڵاتێکی بە بەڕێوە سیاسی خارجی ئەرکێکی زۆر قرسە هەڵبەتە بەشداری ژن و هاتنەوەی ژن و کە بەشداری کالۆی کە مافی هەڵبژاردننی هەبێ مافی خۆپاڵاوتنی هەبێ مافی ئەوی هەبێ پۆست وەرگرێ مافی ئەوەی کار بکە ئەمانە پێوەرن بنەمان بۆی تا چەند ئەم سیستمە جیاکەیتەوە سیستمێکی دیکتاتۆریە استبدادیە دیموکراسیە ڕیاسیە پەرلەمانی ئەمە خۆی هێمایەک یاخود هێمایەکت پێەیە کاتی ئەڵێن مشارەکەی سیاسی چەند ئاستێکی هەیە ئاستی تاکیمان هەیە فەردی ینی ئاستی خێزانی هەیە ئاستێکت هەیە لەسەر ئاستیکی مەحەلیە لۆکەڵە نیشتیمانیە نێودەوڵەتیە ئەم ئاستانە ژن تا چەند تایە بەشدارە تا چەند ئەتوانێت پێگەی خۆی بدۆزێتەوە تا چەند کۆمەلگا و چواردەوری و ئەمانە ڕێپیاوان تەمان فاکتەرەکان زۆرن لە بەردەمی گەشەکردنی ژنان و لە بەردەمی ئەو قۆناغانی بە مشارەکەی سیاسی قۆناغی مشارەکەی سیاسی چۆنچۆنیە یەکەم بایەخدانە بە شەئنی عام و بە بواری سیاسی دووهەم گەشاکە بۆی انخراطە لە ناو کاری سیاسیا و ئیشکردنی عملی سیاسی و خەباتی سیاسی و ئەمانەکە دوجار بەرپرسیارەتی هەڵگرتن ئەگەر بەم قۆناغانەیە هەمووی تێپەڕی بێ بەرپرسیارەتەکان ئاسانتر ئەتوانێت هەڵگرێت ئەمە بەگشتیان بۆ پیاویشڕانە هەروابێ
نەکەر بۆ ژن بەڵام بۆ ژنیش بە زیاتر ئەو بوارانی کە ژن ئەتوانێت مەسئولەتی هەڵگرێ مەسئولەتەکان لە هەموو بارێک ئەتوانێت ژن مەسئولەت هەڵگرێ بەڵام تۆ کام ژن یاخود وەک باس کرا ئێستا ئاماژیان پێیان چ ژنێک لە ئەتوانێت بچێتە پەرلەمان کارکە ئێمە بەداخەوە حزبەکان بە هەموو لایەنەکانەوە ئەو کەسانیان خەنە پەرلەمان کامیان پێش ئەوەی بچنە پەرلەمانەوە خولێکی پەرلەمانتاریان بین بێ سەردانێکی پەرلەمانەکانی نیان بینێ سوسیال ئەمانەی سوسیال دیموکراتنەوەی سیستمی پەرلەمانیان هەیە کامیان لەمانە ڕۆشتونەتە پێش ئەوی بچنە ناو پەرلەمانەوە تا بزانن هیمایکە کێشەکە لەوەیە ئێمە ژن پێک ناگەێنین بە عکسەوە وەکو ئەوی کە ژنێک دەخەنە مانسەبێک وەکو پێڵێت مەلەوانی نازانێ ئیخاتە ناو دەریایە کۆڵە مەلە بکە هەندێک جار ئەمە لەوانەیە سیاست بێت تاکتیک بێ بۆەوەی فەشەلی ژن دەرخا لەو بوارەیە دکتۆرە پێشەوەی قسە لەسەرەوە بکەین وەکو تاکتیکێک مامەڵی لەگەڵاکرێت کەمە بەستیانە ببینن ژن شکستێنێت چونکە لە ئەوەی چەندین ژن خراوەتە کایەکەوە سەرکەوتنی زۆر باشیان بەدەستێنەوە بەڵام قسەی من لەسەر لایەنێکی تریانە تا چەندە هاوڕای لەگەڵ ئەو بۆچوونەی کە پێی وایە هەندێک جار پارتە سیاسیەکان ژنان وەکو دیکۆر بەکارهێنن بۆی بڵێن ئێمە نسبەی ڕێژەیەکی ئاوای ژن لە ناو ئێمە حەزوری هەیە لە فلان پێگەیە لە فلان مؤسساتە بەداخۆ تا ڕادەیەک ڕاستە بەڵام خۆزگە بۆ دیکۆریش بەکاربات نایە من ئەستەکەم خات حیات ئاماژی بووە کە ڕێژێکی باش لە ناو پەرلەمانە نەخێر ڕێژەکە ڕێژەی کۆتایە ڕێژەی باشی ژنان نیە کاتێک تۆ ڕێژەی باشی ژنانەڵی کەیژ نەبێ لە نیوە زیاتر بێ بەڵێ ئەو بۆ چوونەوەیە هەنێ جار بۆ دیکۆر لە لیژنەیەکا دایانێن ینی من پێم باش نییە ژنێک لە بەرەوەی لە دەستورا بنووسێتەوە لەبەری تەنها ژنیت یا بە نەخێر ئەو ژنە بێ پسپۆر بێ لەو بوارەیە کاراماییەکی هەبێ بڕوانامەیەکی هەبێ پسپۆری هەبێ لەو بوارە تا بتوانێت خاوەنی بڕیار بێت تا بتوانێت چارەسەری کێشەکان بکە ئەمە گرنگە وەک لەوەی تەنها بوونی وەکو ژنێک لە ئاماژەت یا ڕێزم بۆ ژنان و بۆ هاوڕەگەزەکان وەکو دیکۆرێک بەکاربێن ئەمە هەر کارێکی نەشیاوە بەڕاستی بەداخەوە لە زۆربەی قینەکانە ئەمە سێرمان کرد لە کایە سیاسەکانە تەنانەت ئاماژەت بە دەستگایەکی ئەکادیمی گەورە کە زانکۆیە کە زانکۆ لە باڵاکانی زانستە ژنان ئەو پێگەیان نییە ئەو بوونیان نییە ینی کام لە هەموو زانکۆکانی هەرامە کام سەرۆک زانکۆکان ژنن کام یاریدەرەکانیان ژنن خۆشبەختانە توانین بڵێن سلەیمانی زانکۆی سلەیمانی لە زانکۆکانی تر ڕەنگە باشتر کە ڕێژەیشن لە ناویە ڕەنگە باشتر بێ بە بەراورد لەگەڵ زانکۆکانی تری هەرێمی کوردستانە بەڵام ئەویش هەرجێگەی تمۆح نییە هێشتا تۆ ناکرێت لە ناو ئەنجومەنێکا 25 کەسی تایە تەنها 3 کەس ژن بێ ینی تا ئێستا مێژووی زانکۆی سلەیمانی سەرۆکی زانکۆیەکی ژنیتیانە بێ لە سێ یاری دەریایکی ژنی نەبێت ئەمە تەبعاً بۆ هەموو زانکۆکانی تری هەرێمیشە زۆر سپاس دەکەم دکتۆرە بێگومان دێمەوە لای جەنابیشتان ناسخان بێمەوە لای تۆ چی ڕێگرە لەوەی کە ژنان لە بواری سیاسەتە ڕۆڵیان هەبێ و قسەیان حسابی بۆ بکرێ و لە پرسە چارە نووسازەکانە کە ئێستا ئێمە لە باسی ڕیفراندۆمی ینی قسەیەک لەسەر ئەوە هەیە حزوری ژن زۆر کەمە چ ئەوەی پاڵپشتی بکات چ ئەوەی دژیژی بێت ینی ئەگەر بە یەکسانی باسی بکەین من لێوە باسی پێش ڕێگیرێکە باسی ئەوە کە بکە خۆی دوو نەزرە هەیە دوو تێڕوانین هەیە تێڕوانینێک ئایا تو ئەتەوێ ژن بێنی لەبەرەوەی هەر ئەبێ ژن بێ هەبێت یا ئەتەوێ بۆ بەهێزکردن و بەواقعیکردنی هەموو ئەو بڕیارانەی کە دەرئەچێ لە بوارە سیاسی و اقتصادی و ئابووری و ئەکادیمیەکە ئەتەوێ بەهێز و واقعی بێ چونکە ئەگەر تێ هەڵکێش یعنی هەردوو تێڕوانینی ژن و پیاوتی هەڵکێشراو بوو لەو بڕیاری کە دەرەچێ دوجار ئەو بڕیارە کەدا ئەبەزیە واقعیتر و بەهێزترە ئەگەر لەم منتەڵەقەوە ئێمە هەوڵماندا ژن بێتە ناوکایە سیاسی و شوێنی بڕیارەکان ئەو کات زۆر شت هەیە نابێتە گرفت مەسەن بۆ نمونە ئێستا جەنابەت کە ئەفەرمووی زۆرن هەنێ لەو ژنانە 4 ساڵ لە پەرلەمانە بوون دیار نەماون خۆزگە بەحسێکمانە کرد چەندن ئەو پیاوانەی کە لە 92 پەرلەمانتار بوون و هەر دیار نەماون ئەوە شەڕ ڕاستە بەڵام بەرنامەکە چونکە تایبەتە بەژنان باسیەوەیان ئاخر من ئەمەیە بەواقعی بڕواین بۆ مۆزوعەکان کاتێک کە تۆ ژنت هێنا لەبەرەوەی تازە هێناوتە نابێ فۆکەس و زەڕەبینەکە ئەمەنە گەورەکەی لەسەری داوای شتێکی لێ بکەی لە پیاوەکە زۆر زیاتر یعنی تۆ ژنت هێناوەتە ساحە تازەیە لە مەجای سیاسیە چونکە خەڵکی تر پیاوان سیاستیان زۆر کردو اینجا خەڵکی تر بڕۆن بەحسێ بکەن دراستێکی واقعی بکەن چەند لەو کەسانەی کە حیزب کاندیدی کردوون بۆ پەرلەمان لە پیاوەکان پێشەوەی بڕاتە پەرلەمان خولی پەرلەمانی دیوە لەوە چه سەفەری کردبێ بە سەفرە و سیاحەت
بەس چەندن ئەو پیاوانەی من لەناو پەرلەمانە ئەتوانم بڵێم ئەگەر لەو کاتی ئێمە چل ژنیتیا بوو یعنی هەفتای پیاو ماوە ئەتوانی لەو هەفتا پیاوە چەند پیاوم بۆ بژمێری ئەکیت لە چلەکەش بەقەدەر ڕێژەکەی خۆی ژنە ژمێری کەواتە یعنی ئەبێ ئێمە بەو نەزرەوە سێرکی جارێ ئێمە ئەمانەوەیە بڕیارەکان سیاسی بێ علمی بێ ئەکادمی بێ لا هەرێمی کورد لە دنیاە بڕیارێکی واقعی و بەهێز بێ کەواتە بێژنی تیا بێ نە لەبەر ئەوەی هەر لەبەر ئەوەی پیاو هەیە بێژن هەبێ لە هەر مەجلیسێکا پیاوە بۆ بێژن هەبێ نە تۆ ئەتێ واقعکەوا واقعی مامەڵەت کرد ئەو کات گرفتەکان لە چوارچێوی ژنا کۆناکەیتەوە یعنی بۆ نمونە ئێستا تۆ بە منەڵی ژن بۆ دیار نییە ژن بۆ لە بڕیاری سیاسیا دیار نییە ینی بۆ نمونە لە حوتی شەش من دانیشت بووم بە دیار کۆبوونەوەی پارتە سیاسیەکانەوە ئەوەی بڕیار درا کە ڕیفراندۆم بکرێت یعنی سۆر بە کەمی ژنم تیاوی ڕاستە بە تایبەت لە پارتە سیاسی دیارەکان کەسیان لەگەڵ خۆیان نەبێت ئەمێ ئەوت پێ بڵێم یەکێک لە ڕێگریە هەرە گەورەکان بۆ دەرکەوتنی ژنان بۆ تەفعیلبوونی پێگەکانیان نەبوونیانە لە کۆڕ و کۆبوونەوەکان و کۆبوونەوە دانوستانەکان بۆ بڕیارە سیاسی خۆتان ناتانەوێ یان ناتانبن حتا ئێستا ڕێگریە لە بەردەستیان بۆ لەبەرەوەی قەناعەتیان لەبەرەوەی زۆرترین کۆبوونەوەی پیاوەکان پێکەوەیە ژنان ژمارەیان کەمە مەسەن بۆ نمونە تۆ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە کۆبنەوە سەیریان کە نازانم عەدەدیان چەنە بزەبت سێی سەرکردایەتی ئێمە کە بە کۆتەکەشەوە ئەمە کۆتەمان داناوە مالعلم ئێمە بە تەدریجی باش هاتبوو بەڵام کۆتەمان داناوە لە 35 کەس نوێی خوشکە ئەم نۆ خوشکەکە هاتووە ئێستا حالیان دوانمانی خولی پێشوین هەمووی تازە هاتووە سەرکردایەتی سەیری سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان کە عەدەدی ژنەکان کەمن مادام ژمارەی ژنەکان کەمن ژمارەی پیاوەکان زۆرن لە کاتی دەنگان بۆ بڕیارەکانە تۆ چەند کەس ئەبینی قسە ئەنی بڕیارەکە کی ئەیە پیاو ئەیە یا ژن نا بە دەنگدانە وایە یعنی بۆی هەیە ژنێک هەمان ڕێی پیاوێکی هەبێ و بە دەنگان یەکلای یەکرێتەوە کەواتە ناوترێ ئەم دەنگە دەنگی ژنە ئەبێ ئیهمال کرێ ئەم دەنگە دەنگی پیاوە بێ بوترێ ئەوەی کەوای کردو دیار نەبێژن ئەوەیە لە بەرپرسیارەتیە عادەتەن خەڵک زۆر دەرەکەوێت تۆ بەرپرسیارەتی لیژنەکانی ناو پەرلەمان هەموو ساڵێ هەموو خولێ ئەو پەڕی دوان قەت نەبووە بە سێ کەس لیژنەی کۆمەڵایەتی لیژنەی ژنان یعنی سەرۆکی 19 لیژنە لە 2 لیژنە تێ ناپەڕێ ئەگەر یەکێ لەم دوو سەرۆکە چالاک نەبوو ئیتر نەزڕێ وەرەگیری تۆ 18 سەرۆکی لیژنەی تر هەیە لەو 18 سەرۆکی لیژنەیە کە پیاوە چەنی ئەناسی تۆ چۆن ئەتەوێت لەم دوانە هەردووکی فول بێ عین لە 100 بێ بەس 18 لە 150 بێ هەر ڕازی بۆ لەبەرەوەی دوجار پیاوە ئەم ئایدیا پیاو سالاریە نە لەبەرەوەی پیاو ڕقی لە ژنە نا لەبەرەوەی زۆرینەیە و هەتا ئێستا زۆرینەی پێگە سیاسی و اقتصادیەکان هەڵیشتانەوە بۆەوەی ساڵ بن بەسەر ئەو بۆچوونە و ئەو شێوەبیرکردنەوەیە وەکو خۆمان ئەگەر من باز لە خۆمان بکەم وەکو حیزبێکی ئیسلامی میانەڕەوەیەکی وەکو حیزب بەڕاستی تا ئێستا ڕازین لەوەی کە هاتووە چونکە 96 یەکەم دووەم کۆنگرە بووە ئێمە 18 خوشک بەشداری کۆنگرە بووین خوشکێکمان بەدەنگی خۆی بووی ئەندامی سەرکردایەتی لەم 18 بەبێ ئەوەی هیچ باسێکی کۆتە هەبێ بەبێ ئەوەی هیچ پێگەیەکی پێشتری هەبێ بەبێ ئەوەی هاوسەری هیچ پیاوێ بێ بەبێ ئەوەی خوشکی هیچ پیاوێکی مەسئول بێ بەبێ ئەوەی ژنی هیچ شەهیدێ بێ چۆچکەمانە لە شوێنی تر تەسیریە ئەندازیارێکی بە توانای ئابووری نازکشی ئەم شارە بووی ئەندامی سەرکردایەتی حیزبێ دواتر بووە سێکەس دوای بوو بە 5 دوانیان چوو مەکتەب سیاسی تا کۆنگرەی شەشەم کۆتەمان تەسبیت کردووە ئەم نۆ کەسەکەینە ناو کۆ سەرکردایەتی ئەکید ئەتەوێ پێ بگەی ئەتەوێ گەشە بکەی ئەتەوێ دەرفەت وەرگری بۆی لە ئاستی ئەو مەهامابی بۆیە من پێ هەرگیز ناسخان هەرگیز ئەو پرسیارەتان کردووە بۆچی لە کۆبوونەوە هەستیارەکانی ئەوەی کە بڕیاری چارەنووسازی تیادرێت هی پارتە سیاسیەکان بەشداریتان پێ ناکرێت پرسیار داکۆکی جدیمان کردووە هاساو چییە؟ مەسەرەن بۆ نمونە ئێمە دانوستانی خولی پێشوو کە بەیان ئەحمەد ئەندامی مەکتەب سیاسی بوو بەشداری دانوستانەکانی کرد تاقەژنێ بوو کە لە ناو کۆبوونەوەی هاوبەشە هەبوو ئێمە زۆر جار لە سەردانەکان و کۆبوونەوەکان بووین بەڵام دوجار کە ئەچی بۆ لایەنێک ئەو ژندا بەشدار پێناکە و جارێکی تر ئەو دێژنتیانە ئەم ژنەش بە تاقیتەنیایە هەست بە غەریبیەکە من ئەمە بۆیە باس ئەەکەم ئێستا و جارێکیش لە گروپی ئاشتی باسم کرد کە گروپی ئاشتی بۆ ژنان ئەمەم زۆر داوا کردوتم ئێمە وکو حزابە ئیسلامیەکان ئیشی باشەکەین ئێوەژ وکو ئەلمانیەکان داکۆکی کارێکی سەرسەختن لە مەسەلەکانی ژنان لانیکەم لە ڕووی دروشم و ئەو ئاوڵانی بووی کراوە ئیشی باشیان کردووە ئەبێ ئەوان ئیشی باشکەن بۆ هێنانە پێشەی ژن بۆ کۆمی بۆ
کۆبوونەوە دانوستانەکان کۆبوونەوەی حساسەکان چونکە ئەوان زۆرینن کە ئەو هات ئۆتۆماتیکی ئەو ژنێکێنی ئەو اینجا من حەزەکەمێک خاڵی زۆر بە کورتی بێ سوپاس یەک خاڵی تر زۆر ئەمە ئەوترێ هەنێ حیزب ژنێک ئەهێنێ بۆ دیکۆر من ئەڵێم خۆزگە هەموو حیزبێک ژنێکی بێنایە بۆ دیکۆر دواترە بووین بە 5 دیکۆر وردە پێگەشتین چونکە هەر ئەم پیاوەش لە سکی دایکۆنی هێناوە ماوەیە دوکۆر بۆ دوای فێر بووە زەمن فێری کردووە بەس تۆ ناکرێت لەبەرەوەی خۆت نیتە لەوەش بدەیت کە ژنێک هێنێتە پێشەوە بڵێەوە هێنایەتی بەستەنا بۆ دیکۆری هێناوە ئەمە لێدانە لە پێگەی ژن دێنە سەر باسی لێدانیش لە پێگەی ژن بە مەبەست ئەو مەبەستمە لە سەری بۆستین زۆر بەوردی حیاتخان بێمەوە لای جەنابەت هەمووان هاوڕاین لەسەرەوەی کە ژنان و پیاوان لەم کۆمەڵگەیە وەکو یەکەژین ئاشتی بێت هەردوو لا وەکو یەک لێی سوودمەندن شەڕ و ناخۆشی و ململانی و یەکترشکاندنیش بێ هەردوو لا وەکو یەک لێی زەرەرەکەن لەو کاتەوەی پارتە سیاسەکان نێوانیان دابڕانی تێکەوتووە تاگاتە ئەخیر لەحزە کە ئێستا کە باز دێتە سەرباسی پرۆسەیەکی چارەنووساز زیاتر دابڕان دروستە بێت بۆ ژنان ناتوانن هێزێکی فشار بن بۆ ناتوانن هێزی خۆیان بەکاربێنن بۆی لایەنەکان پێک بێنەوە قسم لەسەر قسە ینی ژنان و ئافرەتانی پارتێکی دیاریکراو نیە لەسەر هەمووتان قساکەم مەبەستم هەر هەموویەتی بۆ نەیانتوانی و ئەم ڕۆڵەیان هەبێ بۆ نەتانتوانی و ئەم پەیوەندیە لە نێوانتانە هەبێ بۆ ئەوەی قسە لەسەر خەمەکان بکەن ئەوەی باشە هەمووان بەرەوڕووی بچن ئەوەشی خراپە هەمووتان جایەتی بکەن و دژی بوەستنەوە بەڵێ هەڵبەتە کاگیادگار ئەگەر دەرفەتم بێ وابزانم کەمترین وەخت بۆ من تەرخان کرا بۆ قسەکردن ئەگەر دەرفەتی زیاترم بێ سوپاس دەکەم بەڕاستی پێش وەڵامدانەوەی ئەو پرسیارە مامۆستا باسی ئەوەی کرد کە هەندێک جار کە ئافرەتێک چێتە کۆبوونەوەیەکی بچۆنەڵی باڵاوە هەمی پیاون یعنی جارێ دووجار بەڕاستی نابێ ئێمە نە بە جارێ نە بە دووجار نە بە دەجار یعنی کۆڵ نەین ئەبێت لەوێ بین و ئیسپات و وجودی خۆمان بکەین ئیسپاتی ڕێیەکانی خۆمان بکەین لەو کۆبوونەوانەیە کەسێکی وەکو مامۆستا بەڕاستی پێشتر لە پەرلەمان بەوە نمونەیەکی جوانە کە ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆیەتی ئافرەتێکە تموحی هەیە یعنی تموحی هەبوو بۆ داهاتوی خۆی بەڕاستی ئەو ئافرەتانە مای شانازین لە هەر حیزبێکا بن مای شانازین باسی حیزبەکانمان کرد بەڕاستی من هەندێک نیسبەم لەلایە ئەگەر دەرفەت بێ منی خەمە ڕووکە لە حیزبەکەی خۆمەوە بەدەست پێکەم پارتی دیموکراتی کوردستان کە ژمارەی 38 کورسی پەرلەمانی کوردستانی هەیە لە 58 ئەندامی سەرکردایەتی تەنها 6 ئافرەتی تایە کە نیسبەی لە سادێ و لە ساڵ 90 پیاوە بزوتنەوەی گۆڕان ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە ساڵ 90 پیاون کە 57 و لە ساڵ 5 ئافرەتن کە تەنیا 2 ئافرەتی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێژەی ئەندامانی سەرکردایەتی لە سەدا 77 پیاوە و لە سەدا 23 ئافرەتن کە ئەگاتە لە سەدا با بڵێین 9 ئافرەت و ئەندامی مەکتەبی سیاسیان تەنیا یەک ئەندامی مەکتەبی سیاسیە ئەوان بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێژی پیاوانیان لە ساڵ 74 کە دەگاتە 26 پیا و ژماری ئافرەتانیان لە ساڵ 26 کە ئەگاتە 9 ئافرەت و ئەندامانی مەکتەبی سیاسیان لە سەدا 7 کە با بڵێن 3 ئافرەت دەکات یعنی ئەمە وەکو حیزبەکان کە نیسبەی ئافرەت لە سەرکردایەتیەکاندا زۆرترە وەک لە مەکتەبی سیاسیەکاندا یعنی من لە حیزب لە یەکگرتووی ئێستا یەکە بەڵام ئەمە با بڵێن ئەمە هی پێشترە بڵزەبت عەدەدی پێشترە یعنی ئەم عەدەدە بەڕاستی ئەمە نیسبەیەکی تا ڕادەیەک بۆ سەرکردایەتیەکان دڵخۆشکەرە بەڵام بۆ مەکتەبی سیاسیەکان کە ناوەندی بڕیارەوە و ئافرەتانە دەوری گرنگیان هەیە لە دانوستانەکانە لە کۆبوونەوە مەسیریەکانە کەمترین ئافرەتی و ئەو ئافرەتانش نەچن بەشداری بکەن لەبەر ئەوەی تەنیان ئەوەش نەبوویان ناهێڵن بێنە پێشەوە بە ئەمە ڕوونکەینەوە ئەتوانم بڵم ئافرەتەکان توانیان هەبوو ڕێگەژیان پێیان بێنە پێشۆک و مامۆستا پێشتر باسی کرد بەڵام ئەوەی ئەگەر کۆمەڵێک کۆت و کۆمەڵی ڕێگیری هەبێ بۆ ئافرەتێکی قیادی کە نەچێتە کۆبوونەوەیە کە زۆرینەی مەسەلەن پیاوە بێت بڵێ
مەسەلەن وەکو پێشتر مامۆستا باسی کرد زۆرینەی پیاوە بێ بڵە زۆرینەی پیاوە لە کۆبوونەوەی دووهەم هەر بڵە زۆرینەوەی پیاوە و ئەوان ئافرەتەکانی خۆیان نایەنە کۆبوونەوە بەڕاستی ئەمە ئیشکال و مشکلە بۆ هەموو لایەک دروست ئەکا کە نیسبەی کەمی ئافرەت هەبێت لە دانوستانەکانە ژنە دوای کۆبوونەوە و دووەم و سێم ناڕوایە ئیشکالەکە ئەوەیە پارتەکانی تر ژنان نایەن با بچێت با ئەو بچێت باش ئەوان ژنێنن گرنگ ئەوەیە ئەو ئیسپات وجودی خۆی بکە ئەو ڕێی خۆی سابت بکە لە کۆبوونەوەکانە ئەوە زۆر گرنگە یەک نقطەی تریش هەیە بەڕاستی ڕێژەی بەپێی لێکۆڵینەوە تازە زانستیەکان ئەیسەلمێنن کە نیسبەی ئەو وڵاتانەی کە وڵاتی تازە پێگەشتون ئەو وڵاتانەی کە ئافرەتیان ئابووری سەربەخۆیان هەیە ئەتوانن زیاتر هاوکار و زیاتر سەرکەوتوو بن لەوەی کە بەشداری سیاسی بەشداری مەدەنیان زیاتر بێ چونکە خاوەنی پێگەیەکی بەهێزی ئابوورین بۆیە زۆر گرنگە یعنی لە ڕووی ئابووریەوە ئافرەتانی ئێمە بتوانن چۆنەڵی ببنە هێزێکی کار بۆ مجتەمع ئەوە زۆر نقطەیەکی گرنگە کە تا ئێستا لە وڵاتی ئێمە کەمترین نیسبەکانم هەمووی لەلایە بەڵام دەرفەتی بەرنامەکە نیە بە نیسبە پێت بڵێم کەمترین ئافرەتە کە لە قتاعی چۆن ئەڵەی خاصە ئیش ئەکەن لە پرایڤێت سێکتەرە کەمترین ئافرەتمانەیە لەو مەجالەیە ئیشەکەن بۆی زۆر گرنگە لەو مەجالەیە نیسبەی ئافرەتمان زۆر بێت کە ببنە خاوەنی ئابووریەکی سەربەخۆی خۆیان ئابووریەکی بەهێزی خۆیان ئۆتۆماتیکیان ئەتوانن سەرکەوتوو بوون لە مەجالەکانی تریشە بەڕێزت باسی ئەوەت کرد کە ئافرەتان نەیانتوانیوە ببنە هێزێکی فشار لە لەو کاتێک کە بینی نێوانی لایەنەکان دوور کەوتوتەوە و ئەم نێوان دوورکەوتنەوەیە و ئەوەی کە پارتێک لە دۆڵێک بێ ئەوی تر لە دۆڵێکی تر بێ زەرەرە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتاکید ئەتوانن کاریگەری دابنێن ئەمە باش بکەن بەتاکید کاریادگار لە پرسە گرنگ و چارە نووسازەکانە ئافرەت دەورێکی گرنگ و کاریگەریانەیە مەسەلەن پرسێکی وەکو ڕێفراندۆم کە پرسێکی زۆر حساسە پرسێکی زۆر گرنگە چونکە ئێمە ئەگەر وڵاتمان ژێردەستە بێ وڵاتمان سەربەخۆ نەبێ شەڕ و ئاشوب و ماڵوێرانی ئەبێ ئافرەتان باجی گەورە ئەیان وەکو پێشتر بینیمان لە ئەنفالەکان لە پرۆسەی ئەنفالەکان که ئافرەتان باجێکی گەورەیانە و دواتر لە شنگال بینیمان بەداخەوە ئافرەتان یعنی کڕین و فرۆشتیان پێوە کراوە و کۆیلەیەک تەماشاکران بەڕاستی ئەمانە هەمووی کۆمەڵێ مەشاکلی زۆرن کە ڕوبەڕووی ئافرەت ئەبێتەوە بۆیە ضرورە ئافرەتی ئێمە هەمومان بە یەک هێز بە یەک دەست بە بڕوا بەخۆبوونێکی تەواوەوە کار بکەین لەسەر مەسەلەی ڕیفراندۆم کە یعنی مەسەلەی ڕیفراندۆم مەوزوعێکی زۆر گرنگە پرسێکی زۆر گرنگە کاریگەریتان هەبێ بە دڵنیاییەوە گەورەترین کاریگەریمانە بێت چونکە ئافرەت ئەتوانێت میکانیزمی زۆر گرنگ بگرێتە بەر ئیشی زۆر گرنگ بکات لەو ڕێگەیە و لە ڕێگەی هاندانەوە لە ڕێگەی تەشجیعکردنەوە هەر لە ناو خانەوادەکەی خۆیە کە وەکو خێزانێک گوێی لێ ئەگیرێ وەکو دایکێک وەکو خوشکێک وەکو مامۆستایەک لە مەکتەب وەکو مەسەلەن کەسێکی سیاسی بۆ حیزبەکەی خۆی بە تاکید گوێی لێ ئەگیرێ زۆر گرنگە لەو ڕێگەیەوە ئیش بکەین بۆ ئەوەی زۆرترین ئافرەت حضوری ئەبێت تۆ لە کاتێکا وڵاتی ئێستا خەڵک بە ئەم گلەی هەیە لەم زروفە بەڵام ئەمە زروفێکی کاتی و ئەبڕێتەوە نابێت ئێمە بۆ زروفێکی کاتی و زروفێکی ئانی پرسێکی زۆر گرنگ و حساس کە پرسی ڕفراندۆمە کە پەیوەستە بە هەر هەمومانەوە پاشەکشەی لێ بکەین زۆر زەرورە گرنگە لەسەر هەمومان و زەرورە هەمومان بە یەک دەست و بە یەک دەست ئافرەتانی بەزم بوودەبا تەواویکەم قسەکەم هەردوو سێدە ڕماوە زۆر گرنگە هەموو بە یەکەوە ئیش بکەن لەسەر ئەو قەزیەیە بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی ڕفراندۆم لە کاتێکە کە تۆ وڵاتت ئەڵەن گەندەڵی هەیە ئەڵەن کەم و کورتی هەیە چی هەیە یعنی ئەم شتانە هەمووی ئەبێ ئەگەر تۆ دەوڵەتت نەبێ ئەگەر مؤسساتت نەبێت ئەگەر مؤسساتت بوو دەوڵەتت بوو ئەم شتانە وردە نامێنێت و وڵات ئەبێ دامەزراوەی بۆیە زەرورە لەسەر هەموو لایەکمان بە تایبەتی ئافرەتان کە دەورێکی زۆر گرنگیان هەیە و دویان لێ ئەگیرێ دەوری خۆیان لە ڕۆڵی ئافرەتان لە بەشداری سیاسی و بە تایبەت لە پرسە چارە نووسازەکان سوپاس دەکەم دکتۆر ابتیسام بێمەوە لای جەنابتان بەپێی ئەزمموی خۆتان چ لە ڕووە ینی وەکو ئینسانێک وەکو تاکێکی کۆمەلگە چ لە ڕوو ئەکادیمێکەوە ژنان ئافرەتان ئەبێت چی بکەن بۆی ڕۆڵیان هەبێت بۆی قورساییان هەبێت لە بڕیارەکانە و خۆت گوێت لیان بوو من قسەکانیان دووبارە ناکەمەوە باش من ئەمەوێ باس لەوە بکەم کۆمەلگایەکی تەقلیدی وەکو کۆمەلگای ئێمە ڕەنگە دامپیانانی بۆ کاری سیاسی ژنان باشتر بێ و ئاسانتر بێ بە بەراورد بە دامپیانانی لە پێگەی کۆمەڵایەتی و کولتوریە ئێمە مەوروسێکی سەقافیمان هەیە مەوروسێکی یان میراتێکی کولتوری و کۆمەڵایەتیمان هەیە کەمە بربەستێکی گەورەیە بە بەردەمی ژنانە ئەم ینی ئەگەر ڕێگەشی پێبات بێتە پێگەیەک لە پێگەیەکی سیاسیە لە موقعەکە بۆسێ بەڵام هەندێ بربەستی کۆمەڵایەتی هەیە
هەندێک بربەستێکی کولتوریە کە ماوەتەوە دابوو نەریتەکان کە ماونەتەوە ئاین مەسەلەن ئەمانە بربەستن لە بەردەمی ژنانەکە هێشتا نەیانتوانیوە ئەو هەنگاوانە ببڕن هێشتا ئەو مەوروو سەقافەی کە هەمانە نەمانتوانیوە بازی بەسەرا هەڵبین بازمان بەسەر شتە سیاسەکانە ناوە وەک باسیشیان کردو بوونی پێگەیژن لەما سیاسەیە سلبەیە ئیجابێ گرنگەوەی بوونێکیان هەیە بە کۆتایە بە هەرینەکە بەڵام هێشتا بازانی گەورەترمان ماوە هێشتا ماومانە لەبەر بربەستەکانە لاچین بربەستی یاساییمان هەیە بربەستی کۆمەڵایەتیمان هەیە بربەستی ئابووریمان هەیە باسی کرخات حیات بربەستە یاسایەکان هێشتا ئێمە ئەو یاسایانە کە مافی ژنان مەسەلەن یاسای حوالی شخصی و حوالی مەدەنی ئەمە یاسایەکە کاری چاک لەسەر بۆ ژنان کراوە بەڵام تەفعیل نەکراوە ئیشی پێ ناکرێت جێبەجێ ناکرێت لە ناو یاساکانە هەموو بەرامبەر بە یاسا مساوات أمام القانون يكسانين بتنها لعقوبة لسزادانا كان أما يكسانين ما فكاني ترى يكسانين ما في سياسي وقت ما فمدني كاني تري ما فشرعي كان ما فكاني تري إنسان برسيجن تنها برسيجنية تايبت بجنيك وبت بالرجازك برسيجن تايب برسيكا بسراوته ببرسي سيستميكي ديمقراطية بسراوته بيكسانية بسراوته بعدالة اجتماعية بسراوته ب بالانسی جەندەری بە ناو کۆمەلگا بە گەشەکردنی کۆمەلگا هەمووی بەیەکەوە بەسراوەتە ئێمە ئەگەر توانیمان ئەم بربەستانی کە باسمان کرد بربەستی یاسایەکان بربەستێکی ترمان هەیە کە باس لەوە ئەکەین زۆر جار دەوڵەتێک و عێراق زۆر ئیمزای لەسەر یاسا نێودەوڵەتیەکان کردو بەڵام هیچی جێبەجێ ناکە وەک باسم کرد ئەو یاسانەی تر بربەستی کۆمەڵایەتیەکانی ترمان کە هێشتا ئەم وێنە دەقبەستراوەی ئەم وێنە سوورە زەهنیە نەمەڵتیە کۆنەی کە لەسەر ژن هەیە ژن لە قاڵب دراوە ژن لە چارچەوەیەکی دیاریکراوە دانراوە ئەمە باز نەدراوە لە ناو کۆمەلگایەکی نێرسالاری کۆمەلگای ئێمەیە ئاین بربەستێکی تر عادات و تەقالید بربەستێکی تر ئەمانە بربەستن کە پێویستە ژنان هەنگوە بەڵام باش ئەگەر مامەڵە لەگەڵ واقعەکەی ئێستایە بکەین لەناو ئەم واقعەیە لەناو ئەم ژینگەیە ژنان ئەتوانن چۆن کاریگەری دابنێن و ڕۆڵیان هەبێت بەڵێ ژنان ئەتوانن لە یەکەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی جارەبوونی خۆی لە ناو خێزانە پێش ڕێکخراوی کۆمەلگای ئەدەیە ئەبێ ئەمە ئیش لەسەر خودی تاکی ژن بکەین ژن لەگەڵ خودی خۆیان ئاشت بکەینەوە ژن لە ناخی ژنە ئاشبوونەوەیەک دروستکەین کە بۆی کە ئاشت بێتەوە لەگەڵ خێزانی لەگەڵ کۆمەلگاکەی بەوەی کە کەسێکی دەرەجە دوو نەبێ لە ناو کۆمەلگایە لە ناو خێزانیا پێش کۆمەلگا ئەمە ئەگەر لە ناو خودی ژنەوە دەست پێ بکەین اینجا لە خێزان اینجا لە ناو ڕێکخراوەکان و لە ناو دائیرەکانە لە ناو ئیشکردنە ئێمە ئەبینین ڕێکخراوەکانی ژنان زۆر جاڵنجا چیان کردنە خێر هەنگاوێکی زۆر باش کراوە ئیشکردن کراوە یعنی ئێمە لە 91ەوە مقارنەی کەین بە ئێستا بەوەی کە ئەم تعددی حزبی هەیە بە ئەم هەموو جۆرە ڕێکخراوانی لۆکاڵ و ئینتەرناشناڵانی کە لە ناو سنتەری شارەکانە و دەرەوەی شارەکانە زۆر هۆکار بوون ینی پاڵنەر بوون بۆ ئەوەی هۆشیاریەک لەسەر ژن و کەیسی ژنان و مافی ژن و قسەکردن لەسەر مافی ژن ئەمانە قسەی لەسەر کرێ جاران پرسی ژن پرسێک بوو قسەی لەسەر ناکرا بوونی ژن لە ناو سیاسەتە یەکێک بوو لە هێڵە سوورەکان باسکردنی ژن و ئاین هێڵە سوورەکان بوو ژن نابێ بچێتە سیاسەتەوە ژن قۆرخکراوە بۆ سیاست قۆرخکراوە بۆ پیا و کەی ئیشی ژنە بچێتە ناو سیاسەتەوە یعنی ئەمانە جاران قسەی لەسەر ناکرا بەڵام ئێستا ئێستا ژنان توانی ویانە دەنگیان هەبێت هەنگاوێکی زۆر باشیان بڕیوە بەڵام وەکو وتم هێشتا لە مستەوای تموحانیە هەنگاوەکان باش نێراون بەڵام هیوادارینها گەورەتر بێ وەکو وتم ئەم بربەستانی کە هەیە بربەستە کۆمەڵایەتی و کولتوریەکان و عادەت و تەقالیدەکان کە ئێستا ناوەکەی من زیاتر پەیوەست تۆ باست لە تەواوی ئەو شتانەی دەرەوەی ینی ژن کرد بەڵام لەناو ژنەکە خۆیە لە ناخی ژنەکە خۆیە لە بیرکردنەوەی ژنەکە خۆیە ئەبێت چۆن بێ و چی بکا بۆەوەی کاریگەری بێتوانانیە بوونەوەرێکی بێتوانە ژن بێ بە تایبەتی هیچ ژنێک بێتوانانێ بەڵام فرسەتی ئەوێ فرسەتی کارکردنیەوە هەلی کارکردنیەوە تەمکینی ئەوێ ینی ڕاهێنانی پێویستە هۆشیاری پێویستە ئەم ژنانی کە ئێستا پێیان ئەو ئەم دانیشتن پێمانەوترێ قادەت ڕایی ئەتوانین ئەمانە کاریگەرمان هەبێ وەکو قادەت ڕایی وەکو ئەوەی کە ژنێکین هۆشیاری خەڵک بکەین هۆشیاری چواردەورەکانمان بکەین ئەمانە ئەتوانین کاری لەسەر بکەین بۆی پێگەی ژن بەرزکەینەوە بەڕاستی ئەمە وەکو ئەکادیمیەکان پێویستە توێژی زۆرترین توێژینەوە لە ناو زانکۆکانە لەسەر ژنان بکرێ بە تایبەتی بەشی کۆمەڵناسیمان هەیە بەشی یاسا و سیاسەت و ڕاگەیاندن و ئەمانە دوجار بیرمان نەچیان یەک بێجگە لە حکوومەت و لە خێزان و لە ناو
سەکتەری پەروەردە کە سەکتەرێکی زۆر گرنگگەمە لە مناڵیە و ئیش لەسەر ئەوە بکەین چۆن یەکسان بینێمە بەداخەوە لەم دوایانەیە بنەڕەتیەکان کچان و کوڕان جیاکەنەوانێ ئەمە خۆی لە خۆیان بربەستێکی ترە لە بەردەستە کە تۆ جیاکاتە تۆ کوڕی تۆ کچی ئەمە ئەبێ لێەوە دەست پێ بکەین لە مناڵێکی بچووکەوە بە بچووکیەوە دەست پێ بکەین بۆی کەسێکی کامەڵی هۆشیار بە مافەکانی خۆی دەتوانای ئەو ژنەش هەر لە مناڵی و هەست بە گەورەی خۆی بکە هەست بکە ئەتوانێ ئەو کات ئەو توانایانە هەیە. زۆر سپاس دەکەم دکتۆرە ئەبتیسام. ناسخان بێمە لای جەنابەت تازەترین پرس و نمونە کە ئێمە توانین لەم بەرنامەی وەکو سامپڵ سەیریکەین پرسی ڕیفراندۆمە. پرسی ڕیفراندۆم پارتەکانی دابش کردو بەسەر دوو بەرەیە. بەرەیەکیان پاڵپشتی لە ڕیفراندۆم ئەکات و بەرەیەکیشیان بە شێوەیەک لە شێوەکان ناڵێم دژایەتی بەڵام لەگەڵ ئەوانە نییە کە پاڵپشتی ئەەکەن. باشە چکە هێشتا لە سیاسەتە هیچ شتێک مەحاڵ نییە. ژنان ئەوانەی با بڵێن پاڵپشتی لە ڕیفراندۆمەکەن یان ئەوانەی لەگەڵی نین ئەتوانن ئازادانە ڕای خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لەسەر شاشەی کەناڵەکان بڵێن بەبێ ئەوەی ترسی ئەوەیان هەبێت ڕسمێکیان دابنرێت لە نێوان کەوانەیە کە سوکایەتیان پێ بکرێت تەخوین بکرێن نازان تەکفیر بکرێن ئەنواع قسەی سەیر و سەمەرە بدرێتە پاڵیان. هەر مادام کۆمەلگا دابش بۆ بەسەر ئەحزابەکانە مع الأسف لە کوردستانە لەبەرەوەی لە مەرحەلەیەکی ئینتیقالیین هەرخۆی طبیعیە لە سەرەتای بنیادنانین ئێستا باز لە بەرەو دەوڵەت بوون و هێشتا هەر لە سەرەتاین و حیزبایەتی تەوزیع بووە تا یعنی هەموو نەفەرەکان یەکلا بوونەتەوە کێچە حیزبێکە ژنانیش بەشێکن لە کۆمەلگا ئەوانیش دابەشن بەسەر ئەحزابەکانە. ئێمە لە 2011 کە ئۆپۆزیسیۆن و سیاحیزبەکەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دوو حیزبی دەسەڵات کە ئەو کات لە فراکسیۆن کوردستانیا بوو ئەو سراع کەوتە بینیان دوای حەڤەی شوباتوینەکان دووریە کەوتە بینیان ئێمە ئەو کات فکری ئەو گروپی ئاشتیە کە دروست بوو ئاشتی بۆ ژنان ئەو کاتە دروست بوو. بۆچی دروست بوو؟ ویستمان سەردانی ئەحزابەکان بکەین هی هەموو حیزبەکانی تیا بوو 22 ژن بووین هی هەموو لایەنەکان وتمان ناکرێت تاکە ئەم لایەنانە ئەوە دوور بن با بێنە سەر مێزی گفتوگۆ و ناکرێت بەرەو قەیرانی قورستر بڕۆین. بالفعل هاتین کۆمەڵی سەردانمان کرد بۆ لای سەرکردەی حیزبەکان کاک نەوشیروان ڕەحمەت بێ و کاک مەسعود ئەو کات ماڵسە محەمەد فەرەج بوو یعنی چوین بۆ لای سەردانی هەموو حیزبەکان. بەڵام دواتر ئەم ژنانەی کە لەناو ئەم گروپا کۆبوونەتەوە دوجار هەرێکێکیان ئینتیمای بۆ حیزبێکی دیاری کراوە. مادام لەناو حیزبێکی دیاری کراوە ئەندامی سەرکردایەتیە مەکتەب سیاسیە ملتەزیمە بە بڕیاری حیزبەکەی خۆیەوە ناتوانێت زۆر سربەخۆ بیرکاتەوە ئەگەر بێ حیزبی بێ چکە بەڕاستی تۆ من جاری وایە لەناو سەرکردایەتیە ئاڕای جیاواز زۆر دروستە بێ بەس دوجار ئەو زۆرینە ئیقراری چی کرد ئەخلاقیان مەفروضە هەمووی التیزام کا بۆ بڕیارەوە بۆ چکە دوجار تۆ باسی دیموکراسیەتەکەی دیموکراسیەتیش پاڵپشتی زۆرینە ئەکا ئیترێکێکە لە عیبەکانی بەڵام چاکترین ئالێتە بۆ ئەمڕۆ کە نزیک بێ لە عەدالەت کە تۆ مادام ئەم ڕەیە بۆتە ڕێی حیزبەکەت بۆی سەر لە چواردەورەکە تێک نەچێ بۆی بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم حیزبانە چۆن مامەڵە لەگەڵ یەکتر بکەن مەفروضە ئیلتیزامت هەبێ و ئەو بڕیارە باس بکەی کە حیزبەکەت باسیەکە. ئەمە وای کردووە ژنان ڕغمە ئەوەی چەند هەوڵ هەیە یعنی مەسەن خولی پێش ئێمەی پەرلەمای خولی دووەم بڵین ویستیان فراکسیۆنێکی ژنان دروستکان سەری نەگرت ئێمە هاتین ویسمان لەسەر و ئەوەی کە ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵات هەیە ئەم چل ژن آخر 42 ژنی تیا بوو خولی ئێمە لەبەرەوەی بەعزێک لەوانەی انسحابیان کرد ژن ئەهاتە جێگەی یعنی بەدەل لە ڕێژ سەر و ڕێژەکەوە زۆرتر بوو. ئەمانویست کۆبینەوە لەسەر یاساکانی کە تایبەتە بە ژنان لەوە شەهر نەمانەتوانی یعنی لەوە شەهر چکە دابەشبوونێکە بوو هەر چەند هەر ئێمە باشتر بووینە پیاوەکان ئێمە تازەترین کۆبوونەوەمان لە گەرمی ئەم بەرتەوازەیە گروپی ژنان کردی بۆ هەموو سەرکردایەتی ژنان 40 ژن لە 11 حیزب هی ئاسی سەرکردایەتی کۆ کردەوە هی هەموو زودنەوەی گۆڕانیتیا بوو پارتی دیموکراتی کوردستانیتیا بوو کۆماڵ یەکگرتو و بزوتنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو حیزبەکان توانیمان کۆبینەوە و کۆبوونەوەی دووهەمیشمان پیاوانی سەرکردایەتیمان بان کرد کەواتە ئەتوانن کاریگەریتان هەبێ بۆ نابینرێت یعنی بۆچی نەمان بیست کۆمەڵێک ژن کۆبوونەتەوە بۆ ئەوەی نمونە بینین و ئەم ناکۆکەی نێوان پارتی و گۆڕان کۆتایی پێ ئەزانی چی بۆ شتێکی وامان نەبینی عادەتەن هەموو بڕیارێکی سیاسی هەموو قەرارێکی سیاسی چ شتێک زۆر بە قووەتێکە چ شتێک ئەو بڕیارە زۆر بە قووەتەکە دەستگاکانی ڕاگەیان لە ڕووماڵکردنی دوو مەسەلەی
مەسلەیەکی زۆر گرنگتر لەوە اقتصادە، یعنی اقتصاد و ڕاگەاندن لە پشت هەر شوێنێکە بوار ئەو حیزبی کە زۆر بەدەسەڵاتە ئەو دوشتەی زۆر بەقوتە زۆر جار سەیریکە اینجا بڕۆ بۆ علاقاتی دیپلۆماسیشیەوە ژنان لەبەرەوەی جارێ خۆیان ژمارەیان کەمە لە ناو سەرکردایەتی مەکتەب سیاسیەکانە ژمارەیان کەمە دوو دابەش بوون بەسەر ئەحزابەکانە وەکو پیاو هەوڵ ئەدا بەڵام هەوڵەکانی زۆر ینی زۆر ڕووماڵی ئەلامی بۆ ناخرێت زۆر فۆکسی ئەلامی ناخرێتە سەر لەبەرەوە هەر لە چوارچەوەی هەوڵە ئەمێنێتەوە بەڵام دوجار هەوڵێکە بەڵام ئێمە و کۆبنەوەمان کە کرد لەگەڵ پیاوانی ناو سەرکردایەتیە بۆ ئەوە بوو باز لەوە بکەینەوە ژنان هاتوونە دە سەرکردایەتی مەکتەب سیاسی ئەبێ بەشداریان پێ بکەن لە کۆبوونەوە حساسەکان و لیژنەی دانوستان و شکێسە گرفتی ژنان لەناو حیزبەکانە بەدەر لەوەی ژمارەی کەمە باز لە بەشداری پێکردنێتی لەو کۆبوونەوە حساسانە کە هەتا ئێسشی جا من حەزەکەم یەک جملەی تریش بڵێم ئەوەی کە من وتم من کاتێ ژنێکم ئەڕۆم بۆ کۆبوونەوەی ئەحزابەکان جارێک دوو جار سێ جار منوکی ئیسلامی گەڕۆم سێرەکەم ئەوەی لەگەڵ مایامی پیاوە ئەچم لێژەوەی پیاوە نە لەبەرەوەی پیاو و من حساسی نا تۆ لە هەر شوێنەبی بەڵام ئەحزابەکان تەسیریان هەیە لەسەر یەکتر ئەبێ ئەم شتە بە کەلتور بکرێ ئێمە وەکو مامۆستا ئیشارتی پێیان دکتۆرە ئیشاری پێیان ڕێگری کۆمەڵایەتی کەلتوری میدیایی زائیدەن اقتصادی کە ئەمە زۆر گەورەیە ئەمانە هەمووی لەبەردەم ژنا هەیە ئەبێ حیزبەکان ئەمانە بڕۆێنەوە بۆ ژنان ئەگەر ویستی ئەم ژنی گەشتۆتە مەکتەب سیاسی و سەرکردایەتی ئەبێ پێگەی بەهێز کالەم بڕوانەوە زۆر سپاس دەکەم ناسخان حیات خان بێمەوە لای جەنابتان هەر سەبارەت بە ڕێگریەکان یعنی بۆ نمونە تۆ لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی لە پەرلەمانی کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستانیش بە فەرمی پاڵپشتی خۆی بۆ ڕیفراندۆم ڕاگەیاندووە بە حەزەرەوە ڕای خۆت ئەڵی سەبارەت بە پاڵپشتی و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕای خۆت بڵاوەکەیتەوە تۆ هاوڕێ ژنەکانی دیکەت یان باکتان بەوە نیە و چی ئەڵێن بابیڵێن و ئەو قسەی ئەکەن کە خۆتان قەنەعەتان پێێتی کاگیان یادگار پرسی ڕیفراندۆم بەڕاستی پرسێکە پەیوەندی بە چۆنەڵی پرسێکی نەتەوەیە پەیوەندی بە هەموو حیزبەکانەوە ئەمە پەیوەندی بە حیزبێکی دیاریکراوە نییە کە خۆی لێ بکات بە ساحێب و حیزبێکی تر خۆی بکات بەدش بەڕاستی ئەمە پرسێکە پێویستە هەموو حیزبەکانی کوردستان بە یەک دەست لەسەر ئەو پرسە ئیش بکەن زۆر بە گرنگی و بە جدیەوە کار بکەن بۆیە پرسی ڕیفراندۆمش پرسێکی ئەوەندە گرنگە و ئافرەتانیش بەڕاستی دەورێکی زۆر گرنگیان هەیە لە چۆنەڵی لە پەیوەندی دیبلۆماسیە لە عیلاقاتی دیبلۆماسیە دەورێکی زۆر جوان و گرنگیانێ ئەتوانن مەسچەکان زۆر بە شەفافی زۆر بە جوانی و زۆر بە پوختی بگەین نەبەرامبەر بۆیە ئەکرێت مەسەلەن ئافرەتانی هەموو حیزبەکان من هیچ کات ئەگەر حیزبەکەی خۆشم کە وەکو کۆمەڵی حیزبی تر خۆیان پشگیری ڕیفراندۆم ئەکەن هیوادارم هەموو حیزبەکانی تر بێنە ناو ئەو بازنگەی و پشگیری لە ڕیفراندۆم بکەن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان پشگیریشی لێ نەکردایە من وەکو ئافرەتێک کە خاوەنی شەهیدم خوێنم یاوە بە وڵاتە پشگیریم لە ڕیفراندۆمە کرد چونکە کەسێک کە عەزابی چەشت بێت کە هەموومانە و عەزابەمان چەشتووە هەریەک بە جۆرێک لە پێناو کوردبوون و کوردایەتی بوونمانە بۆیە زەڕورە پشگیری و پشتیوانی خۆمان بەبێ گەڕانەوە بۆ حیزب لە ڕیفراندۆم بکەین بەڕاستی ڕیفراندۆم مەوزوعێک نییە بڵێن حیزبێکە چی بەنسبەت ئەو خەڵکانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەرشاشی کەناڵەکان متابعەتانەکەن ئاگایان لە شتەکانتانە یعنی بە حەزەرەوە قسەکەی من ئەوەیە یعنی ژن لە کایی سیاسیە هێشتا ئەترسێ یان کاتۆتە کایەکەوە باکی نییە وەکو پیاوێک ڕێیەکانی خۆی ئەڵێ باس و کایەتیشی پێ بکرێ باتە شیریشی پێ ئەبێ ژن نەترسێت ئەبێ ڕێی خۆی بڵێت ئەبێ ناکەم پێویستە هەتا ئێستا ئەو ترسە هەیە ڕاستی نایشارینەوە ئەو ترسەیە کە لەژێر ڕکێفی حیزبەکانە ناتوانن هەندێک ڕێی بوترێ هەندێک شت بوترێ بەڵام زەڕورە ئافرەتی ئێمە ئیتر پێویستە نەترسێ بە تایبەتی هەندێک مەوزوع هەیە بەڕاستی بەیانی کە ڕیفراندۆم کرا و دەوڵەتی سەربەخۆیی ڕاگەیەنرا ئەو حیزبانەی ئەو شەخصانی دژایەتی ڕیفراندۆمیان کردووە ئەوانە بەداخەوە ئەتوانم بڵێم یعنی شەرمەزار ئەبن بەوەی کە نەیانتوانیوە لە کاتێکا پشگیری لە ڕیفراندۆم بکەن کە ڕەهەندێکی تەواو نیشتیمانی هەیە کەواتە پرسانی ڕەهەندی نیشتیمانی و چارە نووسازە ئێوە باکتانی و قسەی خۆتانی لەسەرەکەن قسەی خۆمانی لەسەر ئەکەین و تەنانەت ئەگەر حیزبەکەش لەگەڵی نەبێت چونکە پرسێکی چارە نووسازە و پەیوەندی بە وڵاتەکەتەوە بڕوانە لە شەڕی داعشا کاگە یادگار یعنی زۆرترین ئافرەت بێوەژن بوو کە هەمووی ئافرەتی جوان و گەنجن زۆرترین دایک جەرگی سوتا زۆرترین مناڵ بێباو بوو باشە ئەمە دوجار زۆرترین ئافرەتی ئێمە تووشی ئەو قەدەرە بوو ئافرەتانی ئێمە یعنی
پشتی شێریان بەرئەکەوێت لە نەهامەتیەکانە لە جەنگەکانە لە هەموو شتە ناخۆشەکانە پشتی شێریان بەرەکەوێت جا ئەگەر هەنگاوێک هەبێ بۆ سەرکەوتن هەنگاوێک هەبێ بۆ سەربەخۆیی بۆ ئەوەی لە وڵاتێکا ئەمانم پارێزراو بێت بۆچی من دەنگنێم بەسەر بەخۆی بۆچی هەوڵی بۆ نەیەم کاگەر یەکشتی تریش هەیە بەڕاستی یعنی ئێستا لەناو یعنی هەموو حیزب مەساحی سیاسی لە هەرێمی کوردستان هەموو ئەکسەرێتی پیاو ئەی بابڕێەوە یعنی ئەو وەزعی کە ئەیبینین ئەو زوروفە ناخۆشانی ئەیبینین زۆر بەداخەوە من قەزدایەتی پیاو ناکەن برا و هاوسەر و باوکی منن بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمەی ئافرەت ئەتوانین دەورێکی ئاشتیانە و جوانمان هەبێت بە تایبەتی لە پرسی ڕفراندۆمە هەموو یەک بگرین ئەو پەیامە جوانی خۆمان بگەێنین. دکتۆر ئێبتسام لە دوو خولەکە ڕێی خۆتم پێ بڵێ ئایا ژنان تەنها ئەبێ لە ناو حزبێکی سیاسی بن بۆی لەکایە چارە نووسازەکان ڕێیانە بێت یان ئێوەش لە ناوەندە ئەکادیمیەکان ئەتوانن قسەی خۆتانە بێت؟ نا هەڵبەتە لە هەموو سەکتەرەکانە ژنەتوانێ ڕای خۆی هەبێ هەر کای سیاسی نییە بە پێچەوانەوە ڕەنگە گەر لە کایە سیاسەکانە وەکو مامۆستا باسی کرد پابەند بێ والتیزامی بە حزبەوە هەبێ لە دەرەوەی ئەوە ئازادتر ئەتوانێت قسە بکا و ڕای خۆی هەبێ و ڕای خۆی بسەلمێنێ. منە مێ بگەڕم بۆ پرسیارێکە کردە بۆ ژنان نەیانتوانی نێوەندگیریە بکەن یاخۆ تەفاوزێ بکەن لە بینی ئەم دابڕانی لە بینی ئەم حزبانە هابوو لەبەر یەک خاڵی زۆر گرنگ و زانستیە بەلای منەوە ئەوەیە کە ژنانی ئێمە لە هونەری دانوستانە لە فەنی تەفاوز نازانن شارەزاییان نییە و کەم ینی ئەو نێوەندگیریە ئەو نێوەندگیریە خود ئەو فەنی تەفاوزە کەسێک بیکالایەنێک کە بەرژەوەندیتیانە بێ مەساڵحی ئەو دوو حیزبە لە لای هیچیانە نەبێ زۆر بەهێزترە بێ. من پێچەوانەوە ئەگەر ژنان ئەو توانایان هەبووە کە پیان توانیان ئەو دانوستان نەبکەن هەڵبەتە ڕێک بە هیچ بەرژەوەندێکی لە هیچ لایەنێکیانە نەبێ و ژنانێکی سربەخۆش بن ژناوێک من لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بن لە ژنانێکی لە پۆستەکانی ئیداریە بن ینی لە پۆستی حزبیانە بن وەکو باسمان التیزامی لەبەر التیزامی حزبی پابەت نییە بە ڕێسا و ڕێنمایەکانی حزبەوە ئەمانە بەهێزترە بوو بۆی بتوان بەڵام لەبەری بەداخەوە ئێمە نەزانستی تەفاوز دەزانین نەهونەری تەفاوز دەزانین وەک ژنان. دوپەیامی خۆشت بگەێنی دوپەیام هیوادارم ژنان لە هەموو سەکتەرەکان لە هەموو پێگەکانی ناو کۆمەلگایە نەترسم بێ باک بن لەوەی کە کاری خۆیان ئەنجام بن و هیوادارم مێدیاکان کەناڵەکان زیاتر بایەغ بە پرسی ژنان بن بێ بە خەمی مێدیاکان پرسی ژنان لە هەوڵەکان و بەردەوامی هیوادارین پرسی ژنان نەک هەر تەختەیەکی سەطحی بێ نەک هەر تۆ لە ناو نخبەشا بۆسیتەوە هیوادارم بچیتە ناو شەقامەوە بچیتە ناو خەڵکەوە بچیتە ناو ژنی ماڵەوە بۆ هەموو ئەمانە. زۆر پەیامی خۆت حەیات خان زۆر بە کورتی. بەڵێ پەیامی بن ئەوەیە بەڕاستی کە ئافرەتی ئێمە نەترسی ئافرەتی ئێمە جەریء بێت ئەو هەدەفەی کە ئیشی بۆ ئەکات تا دووە قۆناغ بیگەێنێ و لە ناوەڕاستە بەجێی نێڵێت. سپاس دەکەم ناسخان دووە پەیامی. من لەگەڵ ئەو ڕێی دکتۆرام کە ژنان لە ناو پارتە سیاسیەکانە ناتوانانی بیانێنیتە دەرەوە ببنە وەسیلە بۆ نێوەندگیری تەجریدیان بکەی لە حزب بەڵام ئەکرێ ژنانی ناوڕێکخرا و ئەکادیمیەکان گروپێ دروستکەن بە قووەتریش ئەبێ. اینجا خاڵی ئەخیر کە حەزەکەم ئیشارەتی پێ بەم ئەوەیە کە بەڕاستی ژنان ئەبێ هەمیشە جەریء بێ و خۆی چۆن سەیری خۆی کرد خەڵکی ژوا سەیریەکە هەرگیز لەو قسانە نەترسێت کە ڕێی لێ ئەگرێ چونکە چۆن قسە لەسەر تۆ ئەکرێ لەسەر پیاوێکی ژەکرێ کە سیاسەتەکە بەڵام ڕاستە ژن حساسترە بۆ لەبەرەوەی کەمتر لە بواری سیاسیا کاری کردو بۆیە کە قسەی لەسەرەکرێ زۆرتر ئیشارەت بە ئەخلاقیات ئەدرێ ڕەحم بە ژن ناکرێت داری بەرداریش بەردی زۆر تێگیرێت. بەڵێ ناسک تۆفیق ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆرە ئەبتیسام ئیسماعیل ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان لە زانکۆی سلێمانی حیات مەجید پەرخی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشی بەو هیوایی کە قسەکان جێگەی خۆیان بگرن و وێنە گەورەکەمان بە شێوەیەک لە شێوەکان ڕوون کردبێتەوە. بەڵێبینەرانی ئەزیز زۆر سپاس بۆ پرۆژەی نیشتەجێبوونی چوارچرای نوێ کە ئەم شەو ئێمە بەرنامەکەمان بە شێوەی ڕاستەوخۆ نەبوو بە بۆنەی جەژنەوە لێرە تۆمار کرد ڕێزی یادگار فایق و تەواوی مستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن هیوای جەژنێکی خۆش بۆ هەمووان بەخوای گەورەتان ئەسپێرم.